protect my little ghoul. سڵاوتان لێبێت خۆشەویستان بەخێر بێنەوە بۆ ڤیدیۆیەکی نوێی کەناڵی گورگڵیش بۆ فێربوون و باشترکردنی زمانی ئینگلیزی. ئەمڕۆ ئەنیمێشنێکمان هەیە کاتوانم بڵێم زۆر بەمان نەکردیومانە بەڵکو زۆریشمان بەدڵ بووە. ئەمڕۆ هەم شێژە بینین و هەم زیاتر فێرە بین لەگەڵ فیلمی ئەنیمێشنی هۆتل ترانسیلڤانیا. وەکەم و جارێگەی ئەڵێمەوە بۆ پشتگیریمان لایکێک بکەن و سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن. با دەست پێ بکەین. I was not the cause of that. I was not the cause of that. I was not the cause of that. I was not واتە نەبووم. چی نەبوو the cause of that واتە هۆکاری ئەوە نەبووم. I was not the cause of that. من هۆکاری ئەوە نەبووم. شتێکی سادەیە بەڵام هەموو شێش بزانن. Ready واتە ئامادە. We are ready واتە ئێمە ئامادەین. Ready ئامادە. If only Martha were here to see this. If only Martha were here to see this. If only Martha were here to see this. واتە بریا یان خۆزگە مارتا لێرە بووایە ئەمەی بدینایە. If only واتە خۆزگە بریا شتێکە مەحاڵە ڕوودایان خەیاڵە ئاڵین خۆزگە ویشیش واتە خۆزگە بەڵام ئەمە لە ویش بەهێزترە پێکەوە. If only خۆزگە بریا مارتا were here to see this لێرە بووایە ئەمەی ببینایە. شتێکی سیر نهێنیەک هەیە لێرە ئەویش ئەوەیە کە وێر بەکار هاتووە بۆ مارتا تاکە ئەبوایە بڵین وز بەڵام کاتێک تۆ خۆزگە ئەخوازی کە شتێک ڕووبدایان مەحاڵە if only واتە خۆزگەیان بریا مەحاڵە ڕووبدا خەیاڵە وێر بەکاردێ هەمیشە وێر بەکارهێنرێ و بیزانن. If only Martha were here to see this خۆزگە مارتا لێرە بووایە کە ئەمی بدینایە. She's always here, Wanda. She is always here, Wanda. واتە ئەو هەمیشە لێرەیە Wanda. Always واتە هەمیشە. Always هەمیشە. مەبەستی ناو دڵێتی هەندەسی. She is always here, Wanda. واتە ئەو هەمیشە لێرەیە Wanda. Okay, friends, I am so glad you are here to celebrate. I am so glad you are here to celebrate. I am so glad you are here to celebrate. واتە من زۆر دڵخۆشم یان من زۆر ئاسوودەم کە ئێوە لێرەن بۆ ئاهەنگێڕان. Celebrate. Celebrate. ئاهەنگێڕان. Glad واتە دڵخۆش ئاسوودە هەردووکێ بێت. I am so glad you are here to celebrate. من زۆر دڵخۆشم کە ئێوە لێرن بۆ ئاهەنگێڕان. Another birthday for my sweet little Mavis. Another birthday for my sweet little Mavis. جادراکۆلا ئاکسنتەکەشی زۆر ئەمریکانە نییە ها بۆ نمونە لێ لتل لە دیمەنەکانی پێش ئەرها بۆ شێوازە قسەیە کرد بەڵام ئەو کێشە نییە ئێوە مامۆسای ئاکسنتی ئەمریکیتان لایە. Another birthday for my sweet little Mavis. واتە ڕۆژی لەدایکبوونێکی تر بۆ مەیڤزە بچووکە شیرینەکەم. Another واتە هیتر. Birthday واتە ڕۆژی لەدایکبوون. Sweet واتە شیرن. شیرنی. Little واتە بچووک. باشە بەمانەی کەمیش دێ بەڵام لێرە بچووکە. Mavis ئەوە ناوی کچەکەیەتی. Another birthday for my sweet little Mavis. واتە ڕۆژی لەدایکبوونێکی تر بۆ کچە بچووکە شیرینەکەم. And another successful year of refuge from them. And another successful year of refuge from them. واتە ساڵێکی سەرکەوتووی تری پارێزرا و لەوان from them واتە لەوان. Successful واتە سەرکەوتوو. Another واتە هیتر وتمان. Year واتە ساڵ. Refuge واتە پەناگە شوێنێکە پارێزراو بێ بتپارێزێت. From them واتە لەوان. These are recent human images. These are recent human images. These are recent human images. واتە ئەمانە وێنەکانی ئەم دواییەی مرۆڤەکانن. باشە. These واتە ئەمانە. Recent واتە ئەم دواییە. تازە. هی تازەیە تازە. Human مرۆڤ. Images. Images واتە image. Image واتە وێنە. Images واتە وێنەکان. جالێ ئەمانە وێنەکانی ئەم دوایی مرۆڤەکانن. Our surveillance has uncovered. Our surveillance has uncovered. Our surveillance has uncovered. واتە چاودێریەکەمان دەری خستووە. Cover واتە بەرگ واتە داپۆشین. Uncover واتە لادانی بەرگ واتە دەرخستنی شتێک. Has uncovered واتە دەری خستووە. جالێ چاودێریەکەمان دەری خستووە. چاودێریەکەمان. Surveillance واتە چاودێری. Our surveillance has uncovered.
واتە چاودێرەکەمان دەری خستووە یانەوەی ئاشکرا کردووە. They are getting fatter so as to overpower us. They are getting fatter so as to overpower us. They are getting fatter so as to overpower us. واتە ئەوان قەڵەوترە بن بۆ ئەوەی کە بەسەرمانە زاڵ بن بۆی زیاتر بەسەرمانە زاڵ بن یان لە ئێمە بەهێزتر بن. They are getting fatter. Fatter واتە قەڵەوتر چکە وشەی فاد واتە قەڵەو. Fatter واتە قەڵەوتر. Getting fatter واتە قەڵەوترە بن. Getting لە دوایەوە کارێ بێ واتە ئەو شتە ئەکا یان ئەو شتە ئەکرێ. So as to overpower us. So as to واتە بۆ ئەوەی. Overpower واتە زاڵ بن یان هێزیان زیاتر بێ. Overpower us. ئاز واتە ئێمە بۆی هێزیان لە ئێمە زیاتر بێ یان بەسەر ئێمە یان زاڵ بن هەردووکێ بێت. And they are wearing less clothing. And they are wearing less clothing. واتە و ئەوان جلوبەرگی کەمتر لەبەرەکەن. And they are و ئەوان wearing لەبەرێکن wear واتە لەبەرکردن لەبەرکردنی جلوبەرگ و عینەک و پێڵاو ئەمان ناگرێتەوە مکیاجیش بۆ مکیاجیشە بێ واتە لەبەرێکن wear. They are wearing less clothing. Clothing واتە جلوبەرگ. Less واتە کەمتر و ئەوان جلوبەرگی کەمتر لەبەرەکەن. Allowing more movement to strangle us. دوایەوەی کە دراکۆلە وتی جلوبەرگیان کەمتر کردوێتەوە و ئەم جۆرە شتانە ئەنجا یەکسەر وتی allowing more movement to strangle us واتە کە ڕێگادا ینی ڕێگادا بەوەی بە جوڵانەوەی زیاتر یان بە جوڵەی زیاتر بۆی بمان خنکێنن. Strangle واتە خنکاندن بەدەست. ئەس واتە ئێمە وەکوتم. Movement واتە جوڵانەوە بەمانەی جوڵەش دێ. Allowing واتە ڕێگەدان. More واتە زیاتر. Allowing more movement to strangle us واتە ڕێگەدان بە جوڵەی زیاتر بۆ ئەوەی to واتە بۆ ئەوەی strangle us بمان خنکێنن. But they will never find us here. But they will never find us here. خۆشەویستان پێشەوەی دراکۆلام قسەی بکە قسێکی تری کرد تەنیا ئەمێ ئاگادار بن کە لێرە پێتان بڵێم من ئەو دیمەنەم بڕی نەک لە بەراستی ئینگلیزیەکە کە قورس بیان ئاسان بەڵکو خۆم حەزم نەکرد دای بنێم بۆ ئێمە شمود تەنیا ویستم ئاگادار بن کە پێشەمە دیمەنێکی تر هەبووە. بەرحاڵ جاوتی but they will never find us here واتە بەڵام ئەوان هەرگیز ئێمە نادۆزنەوە لێرە. Evil villain, you will never win. Evil villain, you will never win. واتە خراپەکاری خراپ یان خراپەکاری زۆر خراپ تۆ هەرگیز نایبیتەوە بۆ مناڵە فەقیرێتی. Evil واتە خراپ لەگە بادا جیاوازی چییە؟ باد واتە خراپ بەڵام بە شێوەیەکی ئاسایی بەڵام evil واتە زۆر خراپ دەبڵ تۆڕ بۆیە. Villain واتە خراپەکار ئەو کەسەیە کە خراپاکە villain. You will never win واتە تۆ هەرگیز نایبیتەوە. Win واتە بردنەوە. Okie doke. The fun starts in 30 minutes. Okie dokie, the fun starts in 30 minutes. واتە دەیکەواتە دەی باشە خۆشیەکە دەست پێکە لە ماوەی 30 خولەکدا واتە لە ماوەی 30 خولەکی تردا خۆشیەکە دەست پێکە. Fun واتە خۆشی. The fun واتە خۆشیەکە. Stars واتە دەست پێکە. In 30 minutes واتە لە ماوەی 30 خولەکدا. Okie dokie چییە؟ Okie dokie هەر بۆ خۆشکردنی جەوەکەی واتە دەی باشە دەیکەواتە خۆی ئۆکەی واتە باشە. ئەشتوانی هەر بلی Okay, the fun starts in 30 minutes. بەڵام کە بڵێ ئۆکی دۆکی خۆشترێکی زەوەکە. Right now I have to see my little girl. Right now I have to see my little girl. واتە هەر ئێستا ئەبێت کچە بچووکەکەم ببینم. I have to واتە ئەبێت. See ببینم. My little girl کچە بچووکەکەم. Right now واتە هەر ئێستا. Right now. She's not so little anymore. She is not so little anymore. واتە لەمە دووە ئەو زۆر بچووک نییە. یان چیتر ئەو زۆر بچووک نییە. She is not واتە ئەو نییە. So little زۆر بچووک. Anymore واتە چیتر ئەو زۆر بچووک نییە. What's going on out there? What's going on out there? What's going on out there? واتە لە دەرەوەی ئەوێ چی ڕوەدات؟ What's going on واتە چی ڕوەدات؟ Out there واتە لە دەرەوەی ئەوێ یان هەر لە دەرەوە ئەش بێت باز شێوەکە. What's going on out there واتە لە دەرەوە لەبێ چی ڕوەدات؟ Are we at the hotel واتە ئێمە لە هۆتێلەکەین. Are we بۆ پرسیار بەکاردەیە جێگەیان گۆڕدراوەتەوە لە قەڵبیەکەیە واتە بۆ پرسیاریە. Are we at the hotel واتە ئێمە لە هۆتێلەکەین. Dad, you said that when I turned 118 I could go out into the world. Dad, you said that when I turned 118 I could go out into the world. Mavis کچەکەی دراکۆلا لێ when I turned 118 I could go out into the world واتە کاتێک بوومە 118 ساڵ
ئەمتوانی بڕۆمە دەرەوە بۆ ناو جیهان. world واتە جیهان. into واتە بۆ ناوی بڕۆم. باشە. could واتە ئەمتوانی. لێرە داوی گرینگە turn دەکەیە turn. وشەی turn واتە سوڕان بەڵام بۆ تەمەەن بەکارهێنرێ خۆی توانی بیکەم بەکاربێنی بیکەم ینی بۆندە ساڵ بەڵام ئەوە کەمی ڕێزمانیە زۆربەی ئەمریکەکان لە ژیانی ڕۆژانەیانە بۆ تەمەەن کاتێک تەمەنتە بێ بە تەمەنێک بۆ سەرەکەوێ وشەی turn بەکارهێنن. when I turned 118 I could go out into the world. باش turned واتە کاتێک بوومە 118 ساڵ turned 118 وەکوتم بۆ تەمەەن turn بەکاربێنن. Dad, you said that when I turned 118, I could go out into the world like every other adult that gets to come and go from this hotel. Like every other adult that gets to come and go from this hotel. واتە وەکو هەموو گەورە ساڵانێک یان گەورەیەکی تر کە دێن و ئەڕۆن لەم هۆتێلەوە. Like وەکو every other هەموو هیتر هەمووی چی other adult واتە وەکو هەموو گەورە ساڵانێکی تر that gets کە to come ئەو gets بێ لەگە کەمەکە ببێ that gets to come واتە کە دێن و ئەڕۆن لەم هۆتێلەوە. ئەوەی لێرە گرینگە every واتە هەموو adult گەورە ساڵ ئەوەی کە تەمەنی 18 بەسەرەوەیە پێوتری adult گەورە ساڵ کەم گۆ وان نازانن هۆتەڵ هۆتێلە. منیش لەمە ڕاستە گەورە گورانەیە بە و شاسانانەوە گرتومە. ئێستاش کاتی تاقیکردنەوەی خۆشەویستان وەکو لە سەرەتا ڤیدیۆکە بۆتانم نووسی بوو وتم لەم ڤیددیوەیەدا لە کۆتایەکەی تاقیکردنەوە هەیە کەواتە لەم ڤیددیوێت چیمان زانی چ لە دەستەواژە بێ وشە بێ هەرچیەک بێ هەندێکیان وەکو پرسیارێک دامانەوە بۆی باشتر لە مێشتان ببێنێتەوە زۆر باشەوە دەست پێ بکەین.